بچینە لای تاوەرەکەمان بەڵام پێش ئەوەی کە باسی ئەم تاوەرە بکەین کە هەواڵێکی خۆشی تیا هەیە ئەم فترەیە کۆڵێک هەواڵی خۆشمان بیست لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی ئەوەی کە با بڵێن پێشکەوتنە پزیشکیەکان لە خوای گەورە بەزیا بگەیشتۆتە ئاستێکی باش کە وای کردووە هیوایەک بگەڕێتەوە بۆ دڵی بەتایبەت توشبوانی شێرپەنجە زۆر جار سەر کە کەسانێک کە شێرپەنجیان توش ئەبێ ئەڵەن بەداخەوە جارێکی تر جستیان چون ئەها ئەو ئامادەیی تایە سیستەمی بەرگریە کە تا ڕادەیەک لاواز بووە ئەڵێن ئەگەری هەیە توش ببنەوە لە خوای گەورە بەزیابێ ئێستا دەرمانەکان گەیشتوتە ئاستێک پێشکەوتنەکان گەیشتوتە ئاستێک توانیویانە ئەمە کۆنتترۆل بکەن بە با بڵێن دروستکردن و دۆزینەوەی دەرمانێک کە بتوانن ئەمە وا لێ بکەن جستا ئەگەر توانی ئیشەڵڵا جارێک بەرامبەر ئەم نەخۆشیە بوەستێت کەسەکە جارێکی تر تووشی بێتەوە ئەوەی جێگەی دڵخۆشیە هەمیشاڵێن کە لایەنی پزیشکی لە هەرێمی کوردستانە لە پێش هەموو شتێکەوە لەسەر هەر بارودۆخێکی جیاوازابین کە بە شێوازی لە شێوازەکان کار لەسەر هەم چارەسەرەکانەکرێ هەم کار لەسەر لایەنی پزیشکی ئەکرێ ینی لەسەر ئاستی عێراقا بۆ نمونە پارێزگای سلێمانی نەخۆشخانەی هیوایەتایە کە ئەمە جێگەی شانازیە بۆ هەم کارمەند و پزیشک و ئەو کەسانی کە لەوێ کارەکەن و لە پاڵ ئەمانەشا چەندین پزیشکی نمونەیمان هەیە کە چەندین نەشتەرگەری زۆر دەکمەن و کە جارێ نەکراوە ئەمان ئەنجامیە نەمەش بۆ ئێمە جێگەی شانازیە لە هەمان کاتیشا ئێمە چەند سنتەرێکی زۆر جیاوازمان ئەم سنتەرانە بوونەتەوەی کە خەڵکی تر پێویستی بەی شوێنێک نەبێ بەڵکو لە ناوخۆی خۆیان چارەسەر وەربگرێ وەیە ئەمڕۆ ئێمە باس لە شوێنێکەکەین کە سەتەری جەڵدەی مێشکە کە پێشەنگی وەرگرتووە لە شاری سلێمانی لە ئاستی عێراقا لە ئاستی عێراقا ئەمە تا چەند تۆ توانی بە شێوازێکی باش کاری لەسەر بکەیت تا چەند توانی هەرچی ئەو ئامێرە پێشکەوتوانەیە لەم سنتەرەیە داینی تا چەند نەتوانی ئەو کەسانی کە تووشیەم گرفتا بنەوە ئەم سنتەرە ببێتە بەشێکی خزمەتگوزاری بۆ ئەو کەسانە کە پێویستیان نەبێ بچنە دەرەوەی وڵات یاخود چەندین پارەی زۆر سەرفکەن یاخود کە سوکاریان لەگەڵیان ئەبڕاتە دەر ئەمە بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیە و لە هەمان کاتیشە چۆن بتوانین پاڵپشتی ئەم سنتەرانە بیت سەعات لە هەمووی گرنگتر ئەوێ بۆ لەبەرەوەی کە لەسەر ئاستی عێراقا ئەبێ کارێکی وای بۆ بکرێکە خزمەتگوزاری زۆری بۆ ئامادە بکرێت بۆ لەبەرەوەی کە ماڵی نەخۆشخانەی هیوان نەخۆشخانەی وان بەس نەخۆشی سلێمانیتیان نییە بەڵکو هەموو پارێزگاکانی خواروی عێراقیش زۆر جار بۆ چارەسەر وەرگرتنی کۆمەڵە دەرمان و کۆمەڵە زەرعی تایبەت یەنە ئێرە لە نەخۆشخانەی هیوا وەریەگرن و واتە ئێستاش نەیانێشتووە کەم و کوڕیان پێوە دیار بێت جا بۆ کەسێک کە جەڵدەی مێشکی توش ئەبێ کاتەکان زۆر ئاڵتونیە ئەوەی کە تۆ بتوانیت لە زووترین کاتە خزمەتگوزاریە پزیشکیەکانی بۆ ئەنجام بێت زۆر گرینگە کاتە ئەم سنتەرە توانیوێتی لە ئاستی عێراقا ئەم با بڵێن دەستکەوتە بەدەست بهێنێت ئەم نازناوەی پێ ببەخشێت کە ئەتوانێت با بڵێن ئەم خزمەتگوزاریانە بۆ نەخۆشەکان دابین بکات جایسە میوانی بەڕێزی بەرنامەکەمان دکتۆر ئومێد هدایەت جێگری بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی شار زیاتر لەسەر ئەم بابەتە زانیاریمان پێشکەشەکە بەخێر بێت دکتۆر گیان سەرچاو سپاسەکەم چاو خۆش بەیانی باش دکتۆر بەیانیتان بەخێر بێت خۆشحاڵین لەگەڵ دکتۆر بێکیشەوە وەرزشەکەی نێواران بەڵانێ دکتۆر دکتۆر سەرکەوەڵا تووشی نەخۆشی بۆ ئەو دوو هەواکەی نێوارانی نە دەرەوە لەم بەرزانە زۆر جار منمان لێ تۆش واتێوانێ دکتۆر زۆر جار خۆی حەق نییە و سپێ دوشتانە زۆر جاریش پێ دکتۆری ژەزانێت من لە حەزان زوو پێم وڵا وەرزش نەکەی نابێ بۆ هەموو سترێس و شتەی ڕۆژانە هەموو کەسێک بەشی خۆی سترێس و کەم جوڵەیی هەیە ئەو وەرزشە شتێکی باشە بۆ مانەوەی جەستە بە زیندوی واروها بۆی جەستەیەکی تەندروستێ بێ پێویست هەموو کە شێوەژش کاوە لەو تۆزێ ناڕەحەتی شەوەژشکردنە ئیتر ئەوەشە بێت خۆی ئەمە لەسەرێکیشە خراپ نییە تا ڕادێک سیستەمی ئیمێنی ئەمەنەی تر ئامادە باشی پێەیە بۆ مێشکیش باشە هەرچەند بۆ جەڵدەی مێشکەکەەوە بەڕێزت ئەزانیت تا چەند کاریگەری هەیە بەڵام یاڕەبی لە شتان ساخ بێ هەر سەرکەوت و من سنتەری جەڵدەی مێشکی سلێمانی توانێتی بڕوانامەیەک بەدەست بێنێت کە ئەمە یەکەم جارە تەنانەت لە ئاستی عێراقا بە سنتەرێکی لەم چەشنە بەخشرابێ ئەگە بەڕێزت پێمان بڵێ ئەم بڕوانامەیە بە پێی چ پەیوەرگەلێک ئەبەخشێت بەڵێ وەڵا سەرەتا زۆر سپاس بۆ دیدارە سەرەتایمە با باسی چۆنێتی دروستکردن و مێژوویەکی بچووکی کورتی ئەو سنتەری دامەزانی سنتەری جەڵدەی مێشک چارەسەرکردنی جەڵدەی مێشک لە نەخۆشخانەیش هەتامە باسکەین لە سەرەتای ساڵی 2020ەوە دەستمان پێ کرد بە چەند ئیمکانێتێکی ناوخۆی و کەم کە
یەکێک لە خەونەکانی مەسەلەن تەندروستی سلێمانی ئەوە بوو کە سەندەرێکی فریاکەوتنی جەڵدەی مێشکێ بێ وەگەڵ سەرنتەرانەی کە لە دنیا هەیە و خۆ دەزانی یەکێک لەو بەرنامانەی کە لە نەخۆشخانەی شار هەبوو گرنگیدان و تعزیزکردن و پەرەپێدانی خزمەتگوزاری پزیشکی فریاکەوتنە بووی لە ساتەکانی یەکەمە خەڵک لە مردن ڕزگارکەی و یەکێکیش لەو بنەما سەرەکیانەی کە پێویستە لە هەر نەخۆشخانێکی فریاکەوتنا هەبێت بریتە لە چارەسەرکردنی خێرای جەڵدەی مێژک خۆ دەزانی کاتەکەی دیاریکراوە لە کاتێکی مەحدوداتەوە توانی لە 4 ساعتونی و یەکەمە توانێت بگەدە خەسخانە ئەتوانی ئەو بەرکەوتەیە ڕزگار بکەی لە مردنیا خود لە پەککەوتەی و ئێمە لە ساڵی 2023 کە دەستمان کرد بە دامەزراندنی و سنتەرە بە هەنێ ئیمکانێتی ناوخۆی و هەروەها ئەو کەل و پەلو پێداویستە پزیشکیانێک ناو نەخۆشخانەکە بوو توانیمان بە هاوکاری پزیشکان و سەرۆکی بەشی مێشک و دەمار دکتۆر زانا لە نەخۆشخانەی شار و هەروەها پزیشکە پسپۆڕەکانی هاوڕێی و ئەو مقیمە قدەمە بەڕێزانە و توانیمان ئەو کاتە مشکلەوەمان هەبوو کە سەرچاوی هێزی کارمان نەبوو لە پەرستار و پەرستاری زانکۆوانە بە سوپاسەوە داوامان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد لەلایەن مەکتەبی دارایی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە 16 پەرستاریان بۆ دامەزراندین سپاس بۆ خوا کە بووین بە یەکەم سنتەر کە لە سەر ئاستی عێراق کە سنتەرێکی تایبەتمەند و تەخەسوسی دامەزێنی تایبەت بە چارەسەری جەڵدەی مێشک و خۆدا نەزانن کە ئەو سنتەرەدا ئەمەزێ لە سەرتا ڕێکخراوی کۆمەڵی ئینجلیس هەیە کە ڕێکخراوێکی قازانجنەویستی جیهانیە سەردانیەکەین بۆ هەموو 3 مانگ جارێک بۆ هەموو وەرزێک هەڵسەنگان و تەقیمەکە بۆ ئەو سنتەری جەڵی دەماخانەی کە لە دنیا هەیە خۆشبەختانە بۆ ئێمە بۆ 2 وەرز لەسەر یەکتوانیمان خەڵاتی ئاڵتونی بەدەستبێنین و خەڵاتی پلاتینۆ بەدەستبێنین وایتر پاش ئەوانەی کە ئەو مەرحەلانەمان بڕی پاش سەردانیکردنی ڕێکخراوی جەڵدەی جیهانی WSO و بە هاوکاری ئەم ڕێکخراوی ئەنجلسا چەند جارێک سەردانی نەخۆشخانەی شاریان کرد و هاتن هەڵسەنگانیان کرد بۆ ئەو ڕێو شوێنە پزیشکیە ئەنێک کە ئەنجامە درێ و هەروەها بە وردی بە ئەو تەقیمکردنە بەپێی ئاسی گەشتنی کاتەکە و هەروەها زووتر ناسینەوە و هەروەها ئەو ڕێو شوێنە پشکنینانی کە ئەنجامە درێ لەو کاتانەیە کە دیاری کراوە بە پێستان دەری نێودەوڵەتی و هەروەها چۆنەتی چارەسەرکردن و هەروەها دوای ئەوە فیدباکی ئەو چارەسەرکردنە لە مای هەفتەی یەکەمەوە دوای 3 مانگ ئەو نەخۆشانە کە ئەوانەشیان بینیوەتەوە ئیتر لەسەر ئەساسی ئەو بنەمایانەوە کە دەرکەوت بە پێی معیاری نێودەوڵەتی و پێستاندەری نێودەوڵەتی دەرکەوت کە نەخۆشخانەی شار هەموو ئەو ڕێکیزە و بنەما سەرەکیانەی تایە کە بێ بە سنتەرێکی جیهانی ئەو بڕوانەمایان بەخشی بە نەخۆشخانەی شار کە بۆ ماوەی 3 ساڵم بڕوانامەیە کاری پێکرێ خۆشبەختانە لە ئابی 2026ەوە تا ئابی 2029 وەک سنتەرێکی سەرەکی دانپێکراوی تایبەتمەند لەسەر ئاستی جیهان ناسراوە و یەکەم سنتەری شارکراس ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە هەیە و احتراکی پێکراوە دەستان خۆش بێ و یاخوا لەشتان ساغ بێ ئەو جێکی شانازیە بۆ هەمومان کە بتوانین لە شاری سلێمانیا و لەسەر ئاستی هەم عێراق و هەم بتوان ئەو بڕوانامە گەورەی بەدەستبێنن کاکومێت بە بزانین ئەم سنتەرە پێداویستیە ئامێریەکان تا چەند بە پێی پێویستیەتی و پزیشکی بەڕێز تا چەند بە پێی پێویست دابین کراوە بووی و خەڵکی خۆمان لەوانەیە سەختێکی زۆریش بێتە سەری ناڵێنم ئەم سنتەرە بتوانێت بێت بۆ شاری سلێمانیا بەڵکو بکرێت بۆ شار و شارۆچکەکان و پارێزگاکانی خواروی عێراقیش لەوانەیە بتوانن خزمەتگوزاری ئەمەیان بەرکەوێت تا چەند پێداویستەکانتان لەبەردەم بەڵێ لە ئێستادا ئەوەی کەلوپەل و پێداویستی کە پێویست بێ بۆ ئەو سنتەرە خۆی سنتەرەکە ئێمە بەشی هەناوی مێشک و دەمارمان هەیە خۆی 34 قەرەوێڵەمان هەیە لێوە بەڵام تایبەت بە سنتەرەکە ئێمە 6 بێدی تایبەتمان هەیە تایبەتە بە چارەسەری جەڵدەی مێشک لە 24 کاتژمێر یەکەمە نەخۆشەکان لەوێ دەمێننەوە ئەو ئامێر و کەلوپەلانە و کە پێویست بێ بۆ چارەسەرکردنی ئەم پرۆسەیە هەمووی بەردەستا و هەروەها لە ڕێژەی پزیشکی پسپۆر ڕێژەیەکی باش پزیشکی پسپۆر سەپەرشتی ئەم پرۆسەیەکە وەروەها ڕێژەیەکی باش لە پزیشکانی مقیم ئەقدەم و وەروەها مقیمی دەوری وەروەها ئەو سەرچاوی مرۆی لە خزمەتگوزاری پەرستاری کە هاوکارن لەو سنتەرا و پەرە بۆ سنتەرایان ئەوانی شۆک و پێویست بەردەستە لە ئێستادا بۆ ئەو سنتەرە گرفتێکی وانە بەس هەندێک جار دەرمانەکەی زۆر جار تۆزێکەکەم ئەبێتەوە و هەروەها هەر بۆ زانیاری بەڕێزدانە و دەرمانە بۆ هەر نەخۆشێکی 6 میلیۆن دیناری تێئەچێوە بەبێ بەرامبەر ئەو خزمەتگوزاریانە ئێمە پێشکەشەکەین وەروەکو بەڕێزیشتان باستان کرد ئەمە تەنها بۆ شاری سلێمانی نیە نەخۆشخانەی شار جگە لە خزمەتگوزاری پزیشکی چارەسەرکردنی جەڵدەی مێشک هەموو خزمەتگوزاریەکانی فریاکەوتنی بێ بەرامبەرە تەنها بۆ ناوەندی شاری سلێمانی نیە بەڵکو
پارێزگای هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕینیش سوود لە خزمەتگوزاریەکانی پزیشکی فریاکەوتنی نەخۆشخانەی شار ئەبینن لە ئێستادا بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار ینی بەشێکی زۆر ئاکتیڤە و مای شانازیە بۆ هەموو لایەکمان ئەگەر بینی بێشتان لە هەفتەی پێشوو لەلایەن سێ ڕێکخراوی جیهانیەوە ئێمە لە چۆنیەتی مامەڵەکردن و فریاکەوتن لە کاتی قوربانی بە کۆمەڵە ئەویش یەکەم کەس بووین لەسەر ئاستی عراق کە توانیمان پلانی چارەسەرکردنی بەرکەوتەی بە کۆمەڵ لە کاتی ڕوویداوی نەخوازات یا کارەساتی سروشتیە لە کاتێک کە ڕێژەی نەخۆشتا ڕێژەی زیاد لە تا سەد نەخۆشیش ڕووکاتە نەخۆشخانەی شار ئێمە توانیمان یەکەم شوێن بووین کە ئەو پلانەمان جێبەجێکرد شان بەشانی پێشکەشکردنی خزمەتگوزاریە ساردەکانیش کە نەخۆشخانەی شار هەیە لەبەرەوەی ئێستا خزمەتگوزاری پزیشکی فریاکەوتن نەخۆشخانەی شار لە ئاستێکە جێگەی ئەوەیە کە مای ئەوەیە کە هەمومان بتوانین شانازی پێوە بکەین کە شاری سلێمانی و هەرێمی کوردستان خاوەنی نەخۆشخانەیەک و تیمێکی پزیشکیەوە کارامەیە لێوێ. ئەی دەستان خۆش بێ دکتۆر باسی کرد بە ڕێزت لە میانەی وتاکانتا کە 6 بێتتان هەیە وایە بۆ ئەم کەسانەی کە پێویستیان بە هەندێک خزمەتگوزاری سەرەتایی زۆر گرنگکە چونکە ئیتر لەو پێمابەیەکی 2 سەعاتیان ئەو چەند سەعاتە سەرەتاییە شەڕی مانونەمانە بۆ ئەو کەسە جا ئەگە بە ڕێزت پێمان بڵێ تا چەند ئەوەی کە بەدیت کردە لە مای ئەم چەند ساڵە کە ئەم سنتەرە کراوەتەوە بینی و تا لەبەرکردنەوەی ئەم سنتەرە شانسێکی دووبارە ئەدرێتەوە بە نەخۆشەکان بەڵێ خۆی جەڵدەی مێشک چییە جەدەی مێشک لە جۆری خوێ مەینی خوێنە لە ناو دەمارەکانە بۆ چارەسەرکردنی ئەم مەینی خوێنە و تۆپەڵبوونی ئەو خوێنە تەنها دوو چارەسەر هەیە چارەسەری یەکەم کەوەی کە سەریع و کە بتوانرێ بکرێت یەکەمیان ئەوەیە بە دەرمان توانەوەی ئەو کڵۆتەیە ئەو خوێنمەینەیە کە ناو دەمارەکانە هەیە کابێ لە 4 ساعات و نیو تێپەڕ نەبێ کە خۆشبەختانەیە ئێمە لە نەخۆشخانەی شار ئێستا ئەو خزمەتگوزاریە بەردەسە و تا ئێستا توانی بەڵێ لە سنتەرەکەی ئێمە و توانیمانە تا ئێستا 650 نەخۆش چارەسەر بکەین لەوانە و هەروەها شێوازی دووەمی چارەسەرکردنی و خەڵکانی کە تووشی دووچاری جەڵدەی مێشکە بن لە 24 یەکەمە لە 24 کاتژمێر یەکەمە ئەوی تریشان ڕێگەی دووەمیان بە ڕێگەی خەستەرەیە کە توانی تۆپەڵە خوێنەکە دەربهێنرێت و ئێستا ئێمە لە پلانمانە ئیشەڵە لە ئایندەدا بتوانین خزمەتگوزاریش بین ناو نەخۆشخانە حکومیەکانەوە و ئێمە زۆر بە جدی لەسەر ئەم چارەسەرکردنی جەڵدەی مێشکە کارمان کردووە و فۆرمێکی تایبەتمان دروست کردووە بۆی نەخۆشەکانیان فۆرمێکی تایبەتەوە بە ڕەنگی سووریش دیاریمان کردووە و ئاراستەی سەرجەم بەشەکانی نەخۆشخانەمان کردووە لە پشکنین لە ئەشیعە لە هەر پێویستیەک بۆ ئەوەی بەکەمترین کات ئەم نەخۆشیە بناسرێتەوە لێمان نووسی و ئاراستەمان کردوون و تەحزیرمان کردوون کە نابێت لە هیچ بەشێک ئەم نەخۆشە سەرە بگرێت مەسەلەن کە ئەو لە ڕێگاوەیە سیدیسکانێکی بنووسی ئەگەر نەخۆشی کەی لێبێ ئەفزەلێت بۆ ئەمە هیچ نوێرەگرتنێکی تیاناوێت بۆی ڕەچاوی کات بکەی بەکەمترین کات بۆی ئەو کاتە تیانە پڕێکەدان راوە لەو کاتەدا بکرێت و هەروەها ئاسانسۆر و مەسعەدی تایبەت بە خۆیمان داناوە بۆ گواستنەوەی ئەم نەخۆشانە بۆ ئەوەی خۆدانەزانی خەسخانی شار خەرباڵ خەڕۆژی وا هەیە لە مای 24 ساعاتە ڕۆژانە نزیکی 1000 نەخۆشسەدانی ئەم نەخۆشخانەیەکە بۆ ئەوەی کە هیچ عوەقات و ڕێگریەک نەبێت لە چۆنەتی پرۆسەکانی چارەسەرکردن و ناسینەوە و ئەوانە وهروەها لە یەک پەرستاری تایبەتیشمان لە بەشی پێشەوەی نەخۆشخانەکە لە بەشی تریاج داناوە کە بەس تایبەتە بە وەرگرتن و ناسینەوە و ئەو حاڵەتانە یەکسەر ئەو تیمە پزیشکی کە تایبەتن بە چارەسەرکردنی جەڵدەی مێشک یەکسەر بانگەکرێن و بۆی لە زووترین کاتە بتوانن ئەو چارەسەرانە ئەنجام بدەن. باشە زۆر جار پرسیاری ئەو دروستە بێ کاکومێت لەوانەیە ئەم سنتەرە هەموو خزمەتگوزاریەکانی بە شێوازێک بێ بۆ هاوڵاتیان لەبەردەسابێت لەناو نەخۆشخانەیشان بەڵام زۆر جارە بینی جەڵدەی مێشک کتوپڕە لەوانەیە لە شوێنێک بێ کەسەکە دوورە دەست بێ لە ڕێگەی ئۆتۆمبیلی فریاکەوتنەکانی ئێوە لە خزمخانەی شار تا چەند هەتا ئەگاتە نەخۆشخانە لەوانەیە ڕێگەکەی دوور بێ ئەو جۆرە چارەسەرانە بەکارێت بۆی کە نەخۆشەکە هیچ گرفتێکی بۆ دروست نەبێ هەتا گاتە سەنتەرەکە ئێوە هەوڵی ئەوتان ناوە تەنانەت باسی ئەوت کروتێ 4 ساعتی سەرەتا ئەتوانین لە ڕێگەی و دەرمانەوە گرفتەکە کەمترکەینەوە ئەتوان نەگەر کەسەکە دوورە دەست بێ مادام باسی هەڵەبجاکەی باسی گەرمیانەکەی باسی ناوچەکانی ترەکەی لەوانێت تۆزێ کاتەکەی دوور درێژ بێت چۆن ئەم خزمەتگوزاریان وڵای واکەوێتە سەر ئەو تیمە پزیشکەی کە لەوەیە
یعنی بتوانن سریع بن لە ڕەوانەکردنیە بۆ نمونە ئێستا بۆ زۆربەی ئەو قەزا و ناحیانەی کە سەر بە ئێرەیە ئەتوانن بەکەمتر لە 2 سەعات یا لە سەعات و نیوە ئەوانیانی کە زۆر دوورتر بێت هەر تەسەورەکەم بەو کاتە بگا ئەگاتەوە سەر ناسینەوەی ئەو تیمە فریاکەوتنانەی کە فریای ئەەکەون و زووتر حالێ ئەەکەن ئەوە کەوتە سەروان بەڵام لە ناو سلێمانی و لاوینانە زۆر لەو کاتە کەمتر وە بە کاتێکی کەمتر وە تەنانەت ماوەیەک لەمەوە پێش سنتەری فریاکەوتنی خێرا لە سلێمانی خۆشبەختانە وای لات بوو مەسەلەن لە ماوەی 7 دقا بۆ 8 دقا کە چون بەدەم هەر بەرکەوتەیەکە و لە مای 7 دقا 8 دقا ئەنگانە نەخۆشخانەی شار ئەوەش کەوتو دەسەر شوێنێتی ئەو ڕۆژوێنە ئەلانەیە کە ئەو خەسخانانی کە لەوێ ئەو نەخۆشانە ئێرە بەردەستیان بزان چەند بە ڕێگەیەکی سەریعتر و باشتر و زووتر و تاخیر نەکردنی نەخۆشەکە ئینێرنیا زۆر جار هەیانە ئەوان خۆیان تیشکی مقناتیسی سەریان هەیە توان پێشخڵەوەی بگرن ئەو مەرحەلەش ئاسانترێ بۆ ئێمە کاگاتە لای ئێمە باشە بەڕێزت باست کردوتە 2 ڕێگە هەیە بۆ چارەسەرکردنی جەڵدەی مێشک و ئەو خوێنمەیەنەی کە ڕوئەیە یەکێکیان لە ئێستاە ئەنجامەدرێت توانەوەیە ڕێگەکەی تر خەریکن کاری بۆکەن بۆ ئەوەی کە ئیشەڵڵا ئەم ڕێگە چارەسەرش بکرێت لە ئەم سنتەری جەڵدەی مێشکی سلێمانیە ئەنجام بدرێت پێویستی بەچی هەیە بەڕاهێنانی کادر و ستاف هەیە بە پزیشکی تایبەت هەیە بە ئیمکانیت بچی پێویستیەتی وڵا سپاس بۆ خۆی ماوەی کە پێویست بێ ئێستا لە پزیشک و لە کارمەند و لەوانە ئەو ڕێژە پزیشکی کە پێویست کە ئەو پرۆسی قەسەر ئەنجام داد لە نەخۆشخانەی شار هەیە بەڵێوە ئێستاش خۆشبەختانە ئامێرێکی قەستەرەی پێشکەوتوو کە ئەخیر ئەبدێتی جیهانی هەیە ئێستا لە نەخۆشخانەی شارە گەشتووە لە بەستنین 1-2 مەرحەلەکەی ماوانەی پێداویستی پێویستە دەرخستشتمان بۆ ئامادەگرۆ ناردومانە بۆ بڕواتی کشی نوری سلێمانی ئیشەڵڵا لە ماوەیەک نزیکا ئەوە تەواوەکەیم بزانین بتوانین لەو قەستەرە شان بەشانی قەستەرەی دڵ ئەو جیازە وەکو پێم وتی ئەخیر ئەبدێتی تازەی هەیە بتوانین ئیسفادەی لێ بکەین دەستکەین بۆ پرۆسەیە بەڵام لە شاری سلێمانی لە کەرتی تایبەت ئێستا قەسەری مێشک ئەنجامەدرێ لە 1-2 جێگا زۆر باشە کاکمێت لەگەڵەوەی ئەم سەرتەرەتان ئەم بڕوانامەیەتان بەدەستێنەوە بۆ ماوەی 3 ساڵ تا چەند هەوڵێن پلانتان هەبێ فراوانتریکەن ژمارە بێتەکان زیاترکەن مادام لە خزمەتی هەموو ناوچەکانی تریشەیە بۆی کە خەڵک زۆرتر سوودمەند بێت چکە زانی ئێستا تا نەخۆشخانەی شار وەستا بێ خەڵک ناچێتە ناو نەخۆشخانەیەکی هەلیەوە ئەوێ پێ خزمەت گوزارەکان هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی خزمەت گوزاری پزیشکیەوە لێ بەدەستی بێنێ من کاڵێم 6 بێت ئەو 6 بێدە قەت توانە بووە فول بێت بین و هەروەها بۆ ماوەیەکی دیاریکراو لەو سنتەرامێنێ هەر لە پاڵ سنتەرەکە خۆیان بەشەکە بەشی هەناوی مێشک و دەمار هەیە وتم 32 قەرەوێڵەمان هەیە لەوێ قەت گرفتی ئەومان نابێ و ئەو نەخۆشانی کەیەن هەر ماوەیەکی دیاریکراو لە سنتەرەکەی ئێمە دەمێنێنەوە کە سنتەرەکەش بەتەنیشت ئەو بەشەوەیە لەبەرەوە لە ئێستادا و بۆ ماوەیەکی دوورمەوداش گرفتی شوێنی ئەومان نابیاگەرەوەش بێ مەجای زیاتر هەیە ئێماتوانین زیاتر پەرەی پێبن خۆی هەموو شتێک دەستپێکەکەی سەختە دەست برژن بۆ هەموو ئیشێک بۆ هەموو پرۆسەیەک دەستپێکەکەی سەختە ئێمە سوپاس بۆخوا و سەختیانمان تێپەڕانوە سوپاس بۆخوا کەمایشان نازیە بۆ شاری سلێمانی و بۆ تەندروستی سلێمانی بە ناوەناوە لە بەغاوە هەموو نەخۆشخانەکانی بەغاوانی کە بەشی مێشک و دەماریانەیە بەتیمێن سەردانەکەن هەڵسەنگاندنەکەن سەیری ئەو پرۆسە و ڕێوشێنە ناکەن کە لەو سنتەرە ئەنجامەدرێ واروەهایەک شتی باشترێکێک لەو دانپێنانانی کە ئەم بڕوانامیان یاوە بە ئێمە ئەتوانین نەخۆشخانەی شاری ترۆک سنتەرێکی سەرەکی تایبەتمەند خەڵکێک لە تورکیاوە مەسەن لە وڵاتێکیکەوە لە ئاسیاوە لە وڵاتێک بێوێ ڕاهێنان بکە ئیتر ئەتوانێت بێت لە نەخۆشخانەی شار لەبەرەوەی کە ئەم شەهادەی هەیە بۆ ماوەی ئەم 3 ساڵە معتەبەرە هەچ کەسێک بێ لە ڕاهێنان بکە ئیترەمە ئەترافێکی نێودەوڵەتی و ئەتوانێت هەمووکو دراسە هەمووکو ناوەندێکی ئەکادیمی جگەلەوەی کە چارەسەری تیا دەکرێت وەکو ناوەندێکی ئەکادیمی گەورە و لە ئاستێکی زۆر بەرز و ئەتراف پێکراوە لە ئاستی جیهانی ئەتوانێت کاری پێ بکەیت باشە جا ئەزانین چەند ئاستێک هەیە بۆ سنتەری جەڵدە لە جیهانە بە پێی پێوەرەکان بۆی کە بەخسەکەی بەڕێزت ئیشەڵڵا ئاستە جیهانیەکە بکرێت کە لە لای ئێمەش تۆمار بکرێتەوە بەدەستی بەهێنرێت لە نەخۆشخانەی شاروە لە ئەم سنتەرەیە پێویست بە چیتر ئەکات؟ وڵای ئێمە پێویست بەواکە ئێمە زوو ڕاهێنانەکەین و زوو ئەبدێتەکەین و ئێمە تموحمان زیاترە ئێستا مەسەلەن بۆ ئەوەی کە بۆم باس کردوم پرۆسی هاتنی نەخۆشەکە ئێمە هەنێ ڕۆژێنمانداناوە بۆی بە زووترین کات نەخۆشەکە بناسینەوە و تیمە پزیشکەکەمان بە زووتر دەستکەن بە چارەسەرکردن و پێدانی ئەو چارەسەرە
ئێمە ئامانەوەی تر هەموو سێ مانگ جارێک ئەبدێتێکی خۆمانەکەینەوە بە سەرپەرشتی کاکتۆرزانە و پزیشکانی کە لەگەڵایەتی وا ئەەکەیم بزانین ڕەچاوی زیاتر بکەین لە کاتێکی زووترا مەسەرەن هەنێ ئەوقات هەیە کە پێشتر هەبوو بمانەوێ ئەوانش کەم کەینەوە بۆی بە زووترین کات بیناسیێنەوە بگەین ئاستێکی باشتر زۆر باشە کەواتەم سنتەرە لە ئاستێکی نێودەوڵەتیە هەژمارەکرێت بۆ ماوەی 3 ساڵ نازناوێکی وای بەدەستێنەوە تا چەند پەیوەندی پزیشکەکان هەیە لەگەڵ پزیشکە نێودەوڵەتی جیهانیەکانە لە ڕووی چارەسەرکردنەوە بە بەردەوامی ئێمە لەبەرەوەی نەخۆشخانەی شار جگەلەوەی کە نەخۆشخانەیەکی فریاکەوتنی گەرمە ناوەندێکی ئەکادیمی گەورەشە لەسەر ئاشتی جیهان لەبەرەوەی خوێندنی سێ دکتۆرا لە نەخۆشخانەی شارەیە سێ بۆردەیە بۆردی عراقیە بۆردی کوردستانی هەیە واروەها بۆردی عەرەبیش هەیە بە هەموو بەشەکانیانەوە لە مێشک و دەمار لە نەشتەرگەری گشتی واروەها لە دڵ و قەستەرە واروەها بە هەموو بەشە جیاوازەکان ناوەندێکی ئەکادیمی گەورەیە و محتەرەفە لەسەر ئاستی دنیا لەبەرەوە بە بەردەوامی ئەم نەخۆشخانە لەبەرەوەی ناوەندێکی فێرکاریە هەموو وەفد و هەمەوا ڕێکخراوە جیهانیەکان بە بەردەوام کۆنتاکتیانەوە لە نزیکەوە سەردانمانەکەن و ئێمە پاشگەڕانەوەی ئەو وەفدانە دانیشین لەگەڵیانە مەسەلەن ئێمە خۆمان داوایان لە یەکەینی ئەوان هەر سرنج و تێبینێکیان هەبێ لەسەر ئاستی خزمەتگوزاری پزیشکی بۆ نمونە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی 15 ڕۆژ لەمە پێش لەگەڵمان نابوون وتم بۆ ئەو سیمولیشنە بۆ ئەو ڕاهێنانی کە کردمان لە بواری بەرکەوتەی بە کۆمەڵا بەڕێوەبەری گشتی ڕێکخراوەکە لە بەغاوتی پێمان سەیرە سەرەڕای ئەو هەموو نەخۆشی ئەواتوان هەم خەسخانەکەتان خەسخانەیەکی پاک و تەمیزەوە هەروەها سەرەڕای ئەو قەرەباڵخی لۆدەی لەسەرتانە ئەتوان بە پێستان دەرنێنەوەڵەکان کارکەن یعنی تەوەقع ناکەن مەسەن ئەو لۆدە ئەو نەخۆشە زۆرە ئەو ڕێژە زۆرەی نەخۆشکایە تۆ بتوانانی ئێستا بە پێستان دەرد و بە پێی ئەو معیارە پزیشکی نێودەوڵەتیانە بتوانانی کار بکەیت لەبەرەوەی بە بەردەوامی ئێمە مەسەلەن خەسخانەکەمان سەردانیکەری هەیە لە ڕێکخراوەکان لە وڵاتان لە کۆنسوڵەکان هەمویان سەردانمانەکەن و ئاڵوگۆڕی زانیاری و زانست و ئەبدێتی ئەو شتاناکەینەوە کە نەخۆشخانەی شار پێشکەشەکەین باشە کەسێک کە ئیشەڵڵا دوایەوەی تووشی جەڵدەی مێشک بوو پێویستی بە ئەوە هەیە دواتر هەندێک چارەسەری پزیشکی تری بۆ ئەنجام بدرێت بۆ نمونە چارەسەری سوهێنانی و ئەمانەیە بۆی کە هەندێک جوڵە ئەگەر لە دەستی داوە ئاسایی بێتەوە دواتر هەر لە لای ئێوە ئەمانی بۆ ئەنجامەدرێت یان تەنیا وەکو خزمەتگوزاریە پێویستە سەرەتاییەکانە دواترە بدرێتە بەشەکانی تر و قاوشەکانی تر لە بەشەکەی خۆیانە لە بەشی هەناوی مێشک و دەمار و ئەم لە سنتەری جەڵدەی مێشکەکەش ئێمە کارمەندی چارەسەری سروشتیمانەیە واروە سنتەرێکی چارەسەری سروشتی پێشکەوتیشمان هەیە بۆ دوای ئەوەی ئەو جەلساتانەی کە پزیشکەکە بۆی ئەنووسێ دێنەوە هەتا لە ناو قاوشەکە بێ کارمەندەکانی خۆمان بۆ یەکەن کە دوای ئەوە جەلسات و شتانەی بۆ ئەنووسێ لەو سنتەرەی خۆمان کە سنتەرێکی چارەسەری سروشتی پێشکەوتووە ئامێر و کەلوپەری پێویستی تیا بۆ ڕاهێنانەوە و کەسانی کە بەهۆی ماکی جەڵدەکەوە دووچاری پەککەوتە بنیاخود بە شێوەیەک لە شێوەکان توانای ڕۆشنوانیان کەمترە بێتەوە ڕاهێنانیان پێکری و بەڵێ ئەو بەشەش بەردەستە دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ کاکمێت زۆر بەخێر بێ بە هیوای ئەوەی کامیشە پێشنگ بن و بتوانن کاروی باشتر و خزمەتگوزاری باشتر و هاوڵاتیان بەردەستن دەستخۆشی لە ئێوە لە تەواوی پزیشک و لە تەواوی ستافی ئەو سنتەرەشەکەین کە هاوا توانیویانە لە هێز و بازوی خۆیان و توانای خۆیانەوە کار بکەن بۆی کە خزمەتی هاوڵاتیان بکەن و لە پاڵ ئەوەشەوە نازناوێکی ئاوا ببەخشن هەم بە نەخۆشخانەی شار هەم بە شاری سلێمانی و بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دووبارە زۆر سپاسی بەڕێستان و کەناڵی کورساتەکەم بۆ ئەو تێڕوانینەتان وڵایی ئەوە شتێکە ئەو بڕوانامەیە تەنها بۆ پزیشکان و کارمەندان و پەرستاران و بۆ تەندروستی سلێمانی نییە ئەمە بۆ هەموو شاری سلێمانیەوە بێ ئێمە سوپاسی خواکەین کە نەخۆشخانەی شار هەیە واروەها ئەو تیمە پزیشکە میهرەبانایە سەرڕای ئەو بێموچەی و قەیرانانەی کە ئێستاش بۆ ڕۆحە و بۆ میهرەبانیە کە خزمەتی خەڵکەکەن و هەمومان شانازی بۆ بکەین خۆتان نەزانن کە جەڵدەی مێشکێکێکە دووەمین هۆکاری مردنە دوای جەڵدەی دڵ واروەها یەکەمین هۆکاری پەککەوتنی خەڵکە تۆ بتانی لەو کاتانە بتانی ڕێژێک لە نەخۆش هەم لە مردن ڕزگارکە یاخود لە پەکەوتە وەرزانی هەر پەرکەوتێک لە هەر ماڵێکە هەبێتتر ئەو ماڵە هەمووی ژیانی تەقریبەنتیانامێنە و ئینەوا بێ و حەزەکەم خەڵکی خۆشمان تۆزیان نرخی شتەکانی خۆمان بگرێ بە هەند ئەو خزمەت گوزاریانە وەرگێ و وا بکەین کە ئێمە پزیشک و کارمەندەکانمان هاان بدرێ بۆ بەدەستێنانی دەستکەوتی زانستی پزیشکی و وڵاتەکەمان تەندروست و ئاوادان بێ هەمیشە لەخوا دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێز ئومێد هیدایەت جێگیری بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی شار دووبارە پیرۆزباییتان زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش.